عەبدوڕەحمان پاشای بابان. عەبدوڕەحمان پاشای بابان یەکێکە لە میرە هەرە بەهێزەکانی میرنشینی بابان. نووسەران و مێژوونووسان بە بەهێزترین و دیارترین میری بابان ناوی دەبەن. عەبدوڕەحمان پاشا کوڕی مەحموود پاشای یەکەم، کوڕی خالید پاشای یەکەم و نەوەی فەقێ ئەحمەدی دارشمانەیە. ساڵی 1750 لە قەڵاچۆلانی پایتەختی ئەوسای میرنشینی بابان لەدایک بووە. ئامۆزای ئیبراهیم پاشای بابانە کە شاری سلێمانی بنیاد ناوە. هەروەها هاوسەری یەکەمی خوشکی ئیبراهیم پاشای بابان و هاوسەری دووەمیشی خوشکی وەلەدبەگی جاف بووە. عەبدوڕەحمان پاشای بابان کوڕی مەحموود پاشای یەکەم، کوڕی خالید پاشای یەکەم کە ئەمانە هەر لە باپیرانیانەوە بەپێی قۆناغ و ساڵ بەندەکان میری بابان بوون. خالید پاشای یەکەمیش بە هەندێک سەرچاوە کوڕەکانی فەقێ ئەحمەدی دارشمانە بە سێ کوردادەنێن: سلێمان بەبە و خان بۆداخ و تەیمور خان بەک. ئەوەی کە ساغ بۆتەوە ئێمە پشتبەست بە چەند سەرچاوەیەک خالید پاشا کوڕی تەیمور خان بەک نەک کوڕی سلێمان بەبە. کوڕی تەیمور خان بەگە کوڕی فەقێ ئەحمەدی دارشمانە، ینی بە 4 پشت 5 پشت نەوەی فەقێ ئەحمەدی دارشمانەیە کە باوکو باپیرانی و هەم کوڕەکانیشی دوو کوڕی گەیشتوونەتە پلەی پاشایەتی و میری بابان. لەگەڵ ئیبراهیم پاشای بنیادنەری شاری سلێمانی جگەلەوەی کە ئامۆزا بوون، ئیبراهیم پاشا کوڕی ئەحمەد پاشای کوڕی خالید پاشایە، عەبدوڕەحمان پاشا کوڕی مەحموود پاشای خالید پاشایە. جگەلەوە کە ئامۆزا بوون هەم زاوایشی بووە. خوشکی براهیم پاشای بابان هاوسەری یەکێک لە هاوچکە عەبدوڕەحمان پاشا دوو هاوسەری هەبووە، یەکێک لە هاوسەرەکانی خوشکی براهیم پاشا بووە. بۆیە دەستخۆشیتان یەکەم کە یەکێکە لە بەرنامە زۆر باش و سەرکەوتەکان و ڕێژکەشکێنە کە یەکەم بەرنامەی لەسەر ئەم کەسایەتیە ئەنجام بدرێن. لە ڕاستیدا عەبدوڕەحمان پاشای بابان ئەتوانین بڵین گەورەترین میری بابانەکان بۆ زیادەڕەویمان نەکردو و ئەتوانین بڵین کە عەبدوڕەحمان پاشای بابان ڕابەری سربەخۆی خوازانی کوردە لە چەرخی نوێدا کە لەوە ئەتوانین بڵین بە ئاشکرا تاکە کەسەکە ئاواتی خواستەوە سربەخۆیی بۆ کوردستان و بۆ ناوچی ژێردەسەڵاتی خۆی بەدەست بێنێ. یەکەم کەسەکە لە مێژووی نێو هاوچەرخی کورداکە هەوڵی دابێت دەوڵەتێکی سربەخۆ بۆ کورد بنیاد بنێ کە ئەمەش بە شایەتی هەموو هاوچەرخ و هاوسەردەمەکانی خۆی. عەبدوڕەحمان پاشا لە ناو خانەوادەی پاشایان و گەورەکانی بابان پێگەیوە و پەروەردە بووە. زانستە شەرعیەکانی خوێندووە و لە بواری سەربازیشدا ڕاهێنراوە. بەو حکومەی لە دیوەخانی میرانی باباندا بووە شارەزایی بواری سیاسەت و دیبلۆماسی و حکومڕانی بووە. بۆیە دواتر میرێکی ئازا و لێهاتووی لێ دەردەچێت. عەبدوڕەحمان پاشای بابان یەکێک بوو لەو میرانەی پێچەوانەی هەموو میر و سەردارەکانی کورد دەتوانم بڵێم کەم بوون لەوانەی کە ویستەوتی ڕاستەوە خۆ پەیوەندی بە دەوڵەتی عوسمانی بە ئەستەمبوڵەوە هەبێ بۆی داببڕێ لە والی بەغدا، لەبەرەوەی والی بەغدا بە درێژایی میرنشینی بابان لە پێشتر لە ئاژاوە مەشاکلدا بۆ لەگەڵ ئێران و پەیوەندیەکانی لەگەڵ خۆش نەبووە، بۆ حسابەی ئەگەر ڕاستەوخۆ پەیوەندی بە ئەستەمبوڵەوە هەبێ ئەوە سربەخۆیی وارووا بەهێزی میرنشینەکەی بەدەردەخا و ڕاستەوخۆ ئاستی پەیوەندیەکانی دەدا ئاستی ئەستەمبوڵ و مامەڵەی ڕاستەوخۆ لەگەر سوڵتان دەکا. کە مێژووی بابان بەڕاستی ستەمی لێکراوە، مێژووی بابان ستەمی لێکراوە لەو ڕوانگەیەوانێ کە لایەنە شارستانیەتەکانی میرنشینی بابانەکو پێویست تا ئێستا فەراموش کراوە و نەهێنراوەتە بەرباس و گفتوگۆ. ڕەنگە هێندە بەس بێ بۆ میرنشینێکی وەکو میرنشینی بابان کە شارێکی وەکو سلێمانی دروست کردوێ بە پایتەخت، ڕەنگە هێندە بەس بێ بۆ میرنشینێکی وەکو میرنشینی بابان کە زمانی کوردی جارێکی کە ستانداردی بۆ گەڕان بێتەوانێ، ڕەنگە هێندە بەس بێ بۆ میرنشینی بابان کە ململانەی تەریقەت و ململانەی تەسەووفاتی لە ناو شارێکی و سلێمانیە دروست کردوێتەوە لە ناوچەکانە جارێکی کە بەیەکی بەس بێتەوە کە ئەمە فەزلێکەوە میرنشینی بابان. فەزلی هەرە گەوری ئەم بابەتانەژ لە میرنشینی بابانە لە ڕاستیە بە بۆچوونی بەندە ئەگەڕێتەوانێ بۆ عەبدوڕەحمان پاشای بابان. سلێمان پاشای گەورەی والی بەغدا لە بەرامبەر براهیم پاشای ئامۆزای هەم ژمبرای
ئەوڕەحمان پاشا دەکاتە میری بابان ساڵی 1990 ئەوەی کە زۆر گرنگە ئێمە بەوردی ئیشارەی پێ بکەین من پێشتریش لە کتێبەکەی خۆم دیارە 1970 نووسی بوو یەکەم ساڵی فەرمانڕەوایی بۆ یەکەم جار بەڵام ئەوەی کە بۆم ساغ بووە پشتبەست بە دەستنووسێکی مەلا عومەری ڕەنجووری شاڵەبەگەی کە ئێمە بەوردی بە دوواراسوونمان بۆ کرد و توانیمان لە بەغدا دەستنووسەکە دەستخەین عوسمان پاشای برا گەورەی ئەوڕەحمان پاشا ڕۆژی 15/1990 لەلایەن سلێمان پاشای والی بەغداوە ژەهر خوار دەکرێت ئەوڕەحمان پاشا و کاتە چۆن دەڵێ لە قەڵاچوالان ئەمە پێش لە سلێمانی لە شوێنی براکەی بووە کە ئەو لە بەغدا لە سەفەر بووە کە ئەو هەواڵە دەبیستێت کۆچی دوایی و ژەهر خواردنەکردنەکەی چۆن دەڵێ وەکو مووقیف وەرگرتنێک وەکو ناڕزایەتێک کۆز دەکا بۆ کرماشان و بۆ لای خازاریەکان دوای حەوت مانگ بە چۆن دەڵێ لەسەر داواکاری والی بەغدا و بە ناردنی وەفد و ئەوانە دوای حەوت مانگ دەگەڕێتەوە بەغدا ئەوڕەحمان پاشا دەگەڕێتەوە ژێر سایە و سێبەری بکوژی براگەورەکەی دواتر لە بەرامبەر برایم پاشا بۆ یەکەم جار ئەوڕەحمان پاشا دەبێت بە میری بابان ئەمە کەواتە دەکرێ بڵین دەکەوێتە کۆتاییەکانی ساڵی 1990 کە بۆ یەکەم جار ئەوڕەحمان پاشا بووە بە میری بابان لە ئاستی سراعاتی عێراق و ئێرانی یەکێک بۆ لەوانەی کە کاریگەری گەورەی عیلاقاتی هەبووە مەسەرەن بۆ نمونە کاریگەری هەبوو لەسەر دانانی والی لە بەغدایە یعنی ئەوەندە بەهێز بووە و والێتی بەغدای قبول نەکردو لە بری ڕوحێکی سەربەخۆخوازی تێدا بووە و لە کاتێکدا هاتووە کە دەوڵەتی عوسمانی هێواش خەریکە لە میرنشینە کوردیەکان بکەوێتە بیان و بۆیە ئەوڕەحمان پاشای بابان بەو میرانە ناسراوە لە پاڵ میر محەممەدی ڕەواندز لە پاڵ محەممەد علی پاشای میسر لە پاڵ بەدرخان میری بۆتان لە پاڵ ئەم میرە گەورەگەورانەی سەردەمی خۆی لە هەمووان زێتر تموح و خۆزگەی سربەخۆی کوردستانی هەبوو هەر بۆیە ڕیز لە 1920 لە دوایی 11 ساڵ لە بابرین نەمانی ئەوڕەحمان پاشای بابان دەڵێ کاتێکە داوایان لێ کرد ببێتە والی بەغدایە لەسەر دەمی دەوڵەتی عوسمانی گوتی من قومێ ئاوی کوردستان ناگۆڕمەوە بە هەموو مەملەکەتی عوسمانی یعنی شانەوەی کە وڵاتی خۆی زۆر خۆشویستووە والیەکانی بەغدا هەمیشە ناتەباییان دەخستە ناو میر و بەگەکانی بابان و دەستا و دەستی پۆستی میرەکانیان دەکرد و نەیان دەهێشت جێپەی خۆیان قایم بکەن و بیری جوداخوازی و سربەخۆیی بکەنەوە زۆربەی میرەکان چەندین جار دەکرانە میری بابان و لا دەبرانەوە عەبدوڕەحمان پاشا لە سلێمانیدا 6 جار کراوەتە میری بابان و لا براوە دوای ئەوە بە ماوەیەکی کەم تقریباً ساڵی 1990 بۆ 98 ماوەی 8 ساڵ بەبێ کێشە فەرمانڕەوایی میرنشینی بابان دەکا جارێکی کە والی بەغدا ئەوڕەحمان پاشا بەرکەنار دەخا ینی هەر ئەو کاتە بە پێی سەرچاوە مێژوویەکان نەخۆش بووە داوای دەکا بۆ بەغدا لە ناو تەختەڕەوان چۆتە بەغدا ئەوانە بە چەند بیانوێک کە تەندروستی نازێگیرەکە هێزەکەی وەکو پێویستنیە ناتوانێت میرنشین بەڕێوە بەرێ جارێک کە ئەوڕەحمان پاشا لا دەدات هەم سلێمان پاشای ئەو کاتە والی بەغدا بووە دووبارە برایم پاشا دەبێتەوە میری بابان یەکیشکە لەو شتانی کە هەمانە هەوڵە فراوان خوازیەکان و ناوبانگی عەبدوڕەحمان پاشای بابان بووە کە ناوبانگێکی فراوانی هەبووە لە ڕاستیدا ئەتوانین بڵێن عەبدوڕەحمان پاشای بابان ناوبانگێکی هێندە فراوانی هەبووە کە لە دەرەوەی کوردستانیش ناوبانگی دەرکردووە یەکی لەو بەڵگەنامانەی کە لە توێژینەوەیەکی فارسیە من بەرچاوم کەوتووە باز لەوە کە عەبدوڕەحمان پاشای بابان هەوڵی داوە پەیوەندی ببەستێ لەگەڵ فەتح عەلیشای قاجاریەکاندا لەگەڵ فەتح عەلیشای قاجاریە کە پەیوەندی ببەستێەوە پەیوەندی هەبووە لەوەی کەوا ئاماژە بۆکە کە خۆی لە کۆتوبەندی عوسمانیەکانیش تەنانەت بپارێزێ بۆی ئەگەر هاتوو سربەخۆیی دروست کرد ئەم عیلاقەیەکی دیبلۆماسیانی هێندە بەرزی هەبێ کە بتوانێت لەگەڵ قاجارەکانیشە هەڵبکا لەلایەکەوە و بتوانێت هەم لەگەڵ عوسمانیەکانیشە هەڵبکە بۆیە ئەو بەڵگەنامەیە کە ئەویش بەڵگەنامێکی بڵاوکراوی لە توێژینەوەیەکی تازەی یاخود لە کۆڵینەوەیەکی تازەی بە زمانی فارسی وڵاتی ئێران بڵاوکراوەوە بەڵگەنامەکە ئاماژە بووە کە هەوڵیاوە نامە بنێری عەبدوڕەحمان پاشای بابان بۆ فەتح عەلیشای قاجاری و لەگەڵ ئەودا قسە بکە و باز لە پەیوەندی دوو قۆڵی نێوانیان بکە و هەوڵ بدات کە وەکو کەسایەتێک و میرێکی گەورە ناوی خۆی بناسێنێت کە ئەمەش دیسان بەڵگەیەکی ترە بوو ئەوەی کەوا عەبدوڕەحمان پاشای بابان کەسایەتیەکی هێندە مەزنیە بۆ لەو جێگە و لەو شوێنانشدا جێگەی خۆی کردوتەوانێت سەرباری ئەمە ئەتوانین بڵێن عەبدوڕەحمان پاشای بابان لە پەیوەندیەکانیدا بە دەوڵەتی عوسمانیشەوە پەیوەندێکی بەهێزی هەبووە و هەوڵی دا
داوە کە ڕاستە و خۆ پەیوەندی ببەسێ بە دەوڵەتی عوسمانیەکان و هەروەک لەسەر چاوەکان هاتوو بە تایبەتی ئەمیزەکی بە کەباسیەکە هەوڵی داوە کە لەگەڵ دەوڵەتی با بڵێن لەگەڵ ئەستانە بۆ خۆی ئەم پەیوەندیە بەستێ نەک لەگەڵ بەغدادا. خۆی ئەو ڕەحمان پاشای بابان ئەگەر تێبینیمان کرد بێ نەویستوە لە ڕێگەی میرنشینی ئەردەڵانەوە پەیوەندی بە ئێرانیەکانە بکەوەکو چۆن نەویستوە لە ڕێگەی والی موسڵ و بەغداشەوە پەیوەندی بە ئەستەمبوڵەوە بکە. یعنی وەکو قوارێک سربەخۆی وستوتی پەیوەندی ڕاستەوخۆ لەگەڵ قوارە بەهێزەکەدا بێن ڕاستەوخۆ لەگەڵ با بڵێن دەوڵەتی قاجاری و لەگەر شای قاجاری بێ و لەم لاوەش لەگەڵ دەوڵەتی عوسمانی ڕاستەوخۆی وستوێتی پەیوەندیەکانی لەگەڵ ئاستانە و دەوڵەتی عوسمانی بێ ئەمە گرنگە. بەڵام ئەوەی کە هۆکار بوو بۆ ئەوەی کە با بڵێن ئەو ڕەحمان پاشای بابان و میرنشینی بابان و میرنشینی سۆران و میرنشینەکانی سروی دەوڵەتی عوسمانی وردە ئەستێرەیان بەرەو ئاوەبوون سی ئەوە بۆ هاتنی سوڵتان مەحموودی دووەمە لە ساڵی 1970 بۆ 1930 چێکە لە سوڵتانە بەهێزەکانی دەوڵەتی عوسمانی و بە کاریگەری وڵاتانی ئەوروپی بڕیاریدا دەوڵەتی عوسمانی وەکو دەوڵەتێکی مرکزی لێ بکەواتە هەموو ئەو هێز و میرنشینانەی کە لە مرکزیەتیان وەرگرتووە جارێک کە ئەمانە لە ناو بەرەو دەوڵەتێکی ئیداری مرکزی دابنێ لەسەر ئەساسی کارژێڕیەنی لە هەموو ناوچەکان والی هەبێ لە دوای والی متەسەڕیفی هەبێ بێتە خوارێ بۆ قایم قامیەت و سنجاق و ناحیە واتە دەوڵەتێکی مؤسساتی و ئەو هێزە لا مرکزیانەی وەکو میرنشینی بابان و سۆران و بۆتان و ئەمانە لە ناوبەرێکە ئەمانە لە دوای ڕێکوتنامەی چاڵدێرانی 1540ەوە ئەمانە بە شێوەی لا مرکزی ماونەتەوە پشتیوانیەکی ڕەمزی دەوڵەتی عوسمانیان کرد بۆ و ساڵانە بەشێک لە باز و خەراجیان داوە ئەجینا بۆ خوان بە پشتاوە پشت سروری ناوچەکەی خۆیان پاراستووەوە زۆرێکی سربەخۆیان هەبووە کە دەوڵەتی عوسمانی لە سەردەمی سوڵتان مەحموودی ئەو بڕیارەیدا بە تاکید ئەمە شۆکارێکە بۆی کە میرنشینی بابانیش کەوتە بەر شاڵاوی دەوڵەتی عوسمانی وەگە لە کۆمەچەی گەورەی هەموو ئەو والیانە بوو کە پشتیوانیان لە مۆسوعەدا کرد و خاڵێکی گرنگ شەوی لە سەردەمی ئەو ڕەحمان پاشای بابان بەغدا بەرز مەمالیکەکانەوە بوو مەمالیکان ئەو مالیکانە بوون کە لە سەردەمی سلێمان پاشا ئەبوو لەیلا ئەمانە درێژکراوی ئەو مەمالیکانە بوون کە لە میسر و شام لە سەردەمی سەدەکانی پێشوو دەسەڵاتیان هەبوو ئەمانە وەکو میرنشینی بابان و سۆران زۆرێک لە مەرکزیدانەوە لە دەوڵەتی عوسمانی بەڵام بەرامبەر بە کورد و میرنشینەکان دڵڕەق و توند بوون بۆیە داود پاشاشی چەکە لەمانە با بڵێن سعید پاشا و مەزوع عەبدوڵڵا پاشا و ئەمانە بۆیە پەیوەندیەکانی لەگەڵ بەغدایە لەگەڵ مەمالیک لە قۆناغێکدا بووە کە با بڵێن پاشایەکانی لە مەمالیک لە بەغدایە زۆرێک لە دڵڕەقیان تێدا بۆ بەرامبەر بە کورد و دەوڵەتی عوسمانیش هەمیشە ویستوێتی ئاڵوگۆڕیان پێ بکا و سوودی لە نیزاعی نێوان خۆیان بینیوە و لەو فترێشدا ئەو ڕەحمان پاشاش ئەمنیەتەی نەشاردەوەتەوە بۆی کە پشتیوانی لە هەندێکیان کە دژی هەندێکیان و ئەمەیە کاریگەری ئەو ڕەحمان پاشای بەدەرخستەوە بۆی کە لە دانانی والی بەغدایە کاریگەری هەبووە. ناوبانگی عەبدوڕەحمان پاشای بابان هێندە ناوبانگێکی فراوانی هەبووە کار ئەگاتە ئەوەی کەوا لە ناوچەکانی دیکەشەوە بۆ نمونە ئێمە مەخطوطەیەکمان هەیە دەستنووسێک کە مێژووی دەستنووسەکە ئاگەڕێتەوە بۆ ساڵی 1990 کۆچی بۆ واتە ساڵی 1940 زاینی واتە تقریبەن ئەتوانین بڵێن 30 ساڵێک لە پاش کۆچی دوایی عەبدوڕەحمان پاشای بابانەوە لەم دەستنووسەیە کە ناوی تەذکیرە سوفەرای عوسمانیە لەم دەستنووسەیە وێنەیەکی عەبدوڕەحمان پاشای بابان کێشراوەتەوانێ کە ئەتوانم بڵێن کۆنترین وێنەی عەبدوڕەحمان پاشای بابانە کە بەدەست کێشرابێتەوە لە نێو ئەم دەستنووسەدا بڵاو کرابێتەوانێ ئەمە گرنگە کە ئەم وێنەیە ئەومان بۆ دەرەخات کە هێندە ناوبانگی ئەم کەسایەتیە ڕۆیشتووە کە تەنانەت شکل و شێوەشیان زانیوە چۆن بووە کە تەنانەت وێنەشیان کێشراوەتەوانێ بۆیە ئەتوانین بڵێن یەکێکە لە کۆنترین کەسایەتیە کوردیەکان کە وێنەی کێشرابێتەوە و وێنەکەشی وکو بەڵگەنامە تا ئێستا مابێتەوانێ بۆیە ئەم وێنەیە ئەمێنێتەوانێ هەتاوەکو یەکێک لە نوسخەی دیجیتاڵی ئەم دەستنووسە ئێستا لە ئەمریکا هەیە لە ویلایەتی میشیگان لە زانکۆی باربەر کە یەکێکە لە زانکۆ بەناوبانگەکانی ئەمریکا دەستنووسەکە هەڵگیراوە بێجگەلەوە لە ساڵی 1913 لە یەکێک لە ژمارە سەرەتاییەکانی گۆڤاری هەتاوی کووردا ئەم وێنەی عەبدوڕەحمان پاشای بابان وەرگیرا و لە بەرگی گۆڤارەکە دانراوەتەوانێ لە ساڵی 1913 دانراوەتەوە کە ئەمیش بەڵگەیەکی ترە بۆی کە ئەم وێنەیە لە ڕاستیە زۆر بڵاوبووەتەوە لە کاتی خۆیدا و وێنەیەکی ناسرااو بووە
بۆیە ئەتوانم بڵێم عەبدوڕەحمان پاشای بابان گەورەترین و ناسراوترین میری کورد بۆ لە سەردەمی خۆیدا هەتا 1930کانی ژواتە هەتاوەکو سەرەتای ڕوخانی دەوڵەتی عوسمانیش لە ناوەندەکان و لە نێو خەڵکدا ڕسمی هەبوو و وێنەی بڵاو کراوەتەوانێ بە بەڵگەوەی کە گۆڤاری هەتاوی کورد لە ساڵی 1930 وێنەی بەرگی گۆڤارەکەی کردو بە ئەم وێنەی عەبدوڕەحمان پاشای بابان بڵاو کراوەتەوە بە دنیادا کەچی لە ڕاستیدا لە ئێستەیە خەڵک کەمتر لەبارەی ئەم کەسایەتی و کەسایەتی عەبدوڕەحمان پاشای بابان ئەناسێ و زانیاریشی ئەو تۆڕەنگە نەبێ لەبارەی ئەوانێ بۆی عەبدوڕەحمان پاشای بابان ئەتوانم بڵێم بەناوبانگترین و گەورەترین و ناسراوترین میری کووردە کە خزمەتێکی زۆر گەورەی هەم بە دۆزی سربەخۆی خوازی کورد کردووە و هەم بە بواری ئاوەدانی و لایەنەکانی پرشنگداری زانستیش لە سەردەمی ئەودا لەو پەڕی ترۆپکا بوو. شاری سلێمانی لە سەردەمی عەبدوڕەحمان پاشای بابان زیاتر گەشاوەتر و پێشکەوتووتر بووە. هەوڵی داوە لە ڕووی شارستانی و ئاوەدانی و زانست و زانیاریەوە زیاتر گەشەی پێ بدات. هەر بۆ خۆی مزگەوتی عەبدوڕەحمان پاشای بابان دروست دەکات لە گەڕەکی سابوونکەران و خۆشی لەو مزگەوتەدا پێشنوێژی کردو و زۆرجار تەدریسیشی کردووە کە ئێستا ناسراوە بە مزگەوتی سەید حەسەن. هەروە مزگەوتێکی تری دروست کردووە کە ئێستا ناسراوە بە مزگەوتی شێخ بابا عەلی. وەکو عەرزم کردی میرانی بابان هەمویان بیزات لە سلەیمان پاشای گەورەوە هەتاوەکو عەبدوڕەحمان پاشا هیچ قسوورێکیان نەکردووە لە خزمەتی زانایان و لە خزمەتی زانست و لە پەرەپێدانی مزگەوت دروستکردنی مزگەوت و پەرەپێدانی مەدرسەکان. لە سەردەمی عەبدوڕەحمان پاشایە عەبدوڕەحمان پاشا بۆ خۆی و هەموو میرانی بابان دەرچووی مەدرسەی دینی بوون و زۆر بە حەماس و ویست و تاسەوە خوێندنەکان و زانستەکانیان تەواو کردووە و زاناکانیان زۆر خۆش ویستووە زانستەکانیان زۆر خۆش ویستووە. ئەو مەدرسانش کە ئەو تەلەبانش کە لە مەدرسەکانە بوون چونکە خۆشیان تەلەبە بوون لەو مەدرسانە تەلەبەکانیشیان خۆش ویستووە. لەبەر ئەوە لە سەردەمی میرانی بابانە بە سەردەمی عەبدوڕەحمان پاشاشەوە هەموو مەدرسەکان لەلایەن فەرمانڕەوایی بابانەوە سەرپەرشتی کراون و تەمویل کراون پێداویستیان بۆ دابین کراوە تەنانەت بۆ زاناکان مەکتەبەش دانراوە. گەورەترین مەکتەبەی ئەو سەردەمە مەکتەبەی میرانی بابانە کەەوە یەکێکە لە ئیهتیماماتیان کە ئەو مەکتەبە بۆ خۆی بە تەنیا هەڵەگرێ کە دیدارێکی بۆ حازر بکرێ. ئێستا نزیکەی 300 مجلدی گەورە لە مەخطوطاتی ئەو سەردەماوە کە بەداخەوە زیاد لە 6,000 مەخطوطەی جوان کە ئەو کاتە هین نەبوو چاپخانە نەبوو ئەوان کۆمەڵێت زانای گەورەیان دانابوو کە دەست و خەتی خۆش بوو لە بری چاپخانە هەموو ئیمکاناتێکیان بۆ ئامادە کردبوون بڕۆن بگەڕێن لەکوێ سەرچاوەیەکی گرنگی زانستیان دەستکەوت کە بە پارە نەکرا بیکڕن ئیستینساخی بکەن یعنی بەدەست بینوسنەوە بیگەڕنەوە بۆ کوردستان. کە عەبدوڕەحمان پاشای بابان هەوڵێکی زۆر گرنگیەوە بۆ لایەنی زانستی بەپێی هەندێک لە سەرچاوەکان ئاماژە بۆ دەکرێت عەبدوڕەحمان پاشای بابان زۆر گرنگی داوە بە بواری زانستەکان تەنانەت چەند دەستنووسمان هەیە کە ئێستا بەرچاو دەکەون کە عەبدوڕەحمان پاشای بابان هەوڵی داوە بەوەی کە وەقفی شوێن بکات وەقفی زەویزاری خۆی بکات وەقفی زەویزاری مەملەکەتەکەیکە لە پێناوی فەراهەمهێنانی بواری زانستی. بۆ نمونە گوندی کۆڵوانمان هەیە لە ناوچەی پێنجێن بەپێی بەڵگەنامەیەک کە مامۆستا عەبدوڕەقیب یوسف لە کتێبی بانگەوازی بە ڕووناکبیرانی کورد بڵاوی کردوێتەوانێ لەو بەڵگەنامەیە کە واژووی عەبدوڕەحمان پاشای بابانی پێوەیە هاتووە چەند پارچەیەک لە زەوی لە نزیکی ئەو مەنتیقانە واتە نزیکی مەنتیقەی پێنجێن ئەبەخشێتە مامۆستایە کە ناوی مەلا مستەفایە مەلا مستەفا کوڕی مەلا شەمسەدینی قازی ناوچەی قەزڵجابێ ئەم مەلا مستەفایی هێناوە بۆی کە لە ناوچەی پێنجەدا تەدریس بکات تەدریسی زانستەکان بکە و چەند زەویەکی خۆی پێبەخشیەوە وەکو وەقف چەند زەوی بۆی کە وەقف بێ بۆ زانستەکان و لەو بوارەدا گرنگی بێ ئەمە یەکێ لە بەڵگەنامەکان کە دەستمان کەوتووە دەیان بەڵگەنامەی تر و سەنەدی تریش ڕەنگە هەبێت کە ئاماژە بێ بۆ ئەوەی کەوا وەقفی زانستی کراوە لە سەردەمی عەبدوڕەحمان پاشای بابانەوە چەندە گرنگی پێدراوە. ئێستا کە شاری سلێمانی و دەوروبەری سەربەرزە بۆی کە لەهجەکەی بۆتە لەهجەیەک
کاندی دەبۆی بێ بە زمانی یەکگرتووی کوردی و تاگەتی بین کردوێت تاوەکو بەشێکی زۆری کوردستان ئێستا بە لەهجەیەک دەنووسێ ڕاستە پێی دەرن لە لەهجەی سۆرانی بەڵام لە ئەسڵ لە لەهجەی بابانیە کە لە سەردەمی ئاوڕەحمان پاشای بابان لە سەردەمی شاعیرە داودارەکان بناخەی بۆ دانرا لە سەردەمی ئەوە یەکەمین مەولودنامەی کوردی با بڵێن گەشەی سەن لە سەردەمی میرحاج کە چەند ساڵێک پێش ئەوە با بڵێن بەڵام دوادار گەشەیەکی گەورەی کرد و یەکێک لە قوتابیە بەهێزەکانی با بڵێن میرحاجی هەزار مێردیدا بڵێن ئەوە بووکە شەخ معروفی نۆدەیە بێتوشیە ئەمانە 2000 مەدرسەی گەورەیان لە سلێمانی بنیاتنا و گەشەسەندنی مەداریس و مزگەوت و واروها پێداویستیەکانی شار بواری شتێکە زۆر گرنگە لە سەردەمی ئەوڕەحمان پاشای بابان و میرنشینی بابان سەیریکەن ئەویشەوەی بایەخدان بە پیشەگەری لەبەرەوەی ئەگەر تێبینیمان کردبێ پەیوەندیەکی گەورە لەگەڵ ڕۆژهەڵات هەبوو لە سەردەمی ئەوڕەحمان پاشای بابان و میرەکانی پێشتر بەوەی کە بەشی زۆری پیشەگەرەکانی ناوسێ ڕۆژهەڵاتی کوردستان کە تووشی کێشە و جێروگرفت بوونەتەوە لە سلێمانی و لە دەوروبەری ئەمانە تو هاتوون کاریان کردووە بۆیە دەبینین ئەوەی کە پێی دەوترە پیشەسازی دەست کرد ئەوەی کە پێی دەوترێ حەمام و خان و ئەمانە هەرمووانە لە سەردەمی ئەوڕەحمان پاشای بابان و لە سەردەمی سلێمانی گەشەسەندێکی گەورەی بەخۆیەوە بینی لەبەر ئەوەی ئەمە نیشانەی ئەوەیە کە تبینیمان کرد بایەخێکی زۆر گەورە بە بواری شارستانی دراوە. عەبدوڕەحمان پاشا یەکێک بۆ لەو کەسانەی کە وەکو جەناب داماژەت پێکرد لە سەرەتایە لە بینی خۆمانە کە قسەمانە کرد بۆ خۆی دەرسی وتۆتەوە. یعنی کاروباری ئیمارەت و حکومداری بەجێ هێشتووە لە شەوقی زانست و زانیاری چووە چوار مەشقی دانیشتۆ و فەقێکانی لە دەوری خۆی کۆ کردوێتەوە دەرسی پێوتون لە 2 مزگەوتە بیزات لە مزگەوتی گەورە و لە مزگەوتەکەی خۆی مزگەوتی عەبدوڕەحمان پاشا کە ئێستا بە مزگەوتی سید حەسەن مەشهورە لە گەڕەکی سابونکەران. ئەم مزگەوتە عەبدوڕەحمان پاشا خۆی دروستی کردوێتی دروستی کردووە و بۆ خۆی دروستی کردووە بەڵام لە دواییدا فترەیەک کە سید حەسەنی مفتی لەوێ بووە و دوایی سید مستەفای مفتی فترەیەکی تر لەوێ بووە و لە دوای عەبدوڕەحمان پاشا مەلا عەبدوڵڵای ڕەش لەوێ تەدریسی کردووە و مهمەی ئیمامەت و پێشنوێژی ئەنجام داوە. ئەو مزگەوتە عەبدوڕەحمان پاشا بۆ خۆی دروستی کردووە و لە ڕۆژی دروستکردنەکەیە کە کراوەتەوە ئاهەنگیان بۆ ساز کردووە لەو ئاهەنگەیە مامۆستا مەلا عەبدوللەتیفی بەرزنجی قەسیدەیەکی زۆر جوانی بەو مناسبەوە وتووە ئەو قەسیدەیە تا ئێستا دەستخەتە و بڵاو کراوەتەوە بەڵام وەکو چاپ نەکراوە. پاش ئەو مزگەوتە ببوورە پاش ئەو مزگەوتە مزگەوتی شێخ بابە عەلی ئێستا کە شێخ بابە عەلی مەشهورە مەلا عەبدولکەریمی بەرزنجی لەوێ بووە مامۆستا شێخ مەعروفی نۆدێ فەقێی بووە دواتر کە گەڕاوەتەوە عەبدوڕەحمان پاشا داوای لێ کردووە لە حەیاتی شێخ عەبدولکەریمە کە لەوێ دەرس بڵێتەوە بەڵام قبوڵی نەکردووە لەبەر مامۆستاکەی دوایی کە مامۆستا شێخ عەبدولکەریم وفاتی کردووە ئەو لە شوێنی دانیشتووە بۆ تەدریس بێزگەلەوە عەبدوڕەحمان پاشا لە سەردانێکیا بۆ کۆیە کە ئەچێ بۆ ئەوێ لە دێی جەلی مامۆستا عەبدوڕەحمانی جەلیزادە لە دێی جەلیە بێ خەڵکە کە کۆە بێتەوە مامۆستا عەبدوڕەحمانی ژێ بۆ مەجلیسەکە عەبدوڕەحمان پاشا کە گوێ لە قسەکانی مامۆستا عەبدوڕەحمان ئەگرێ هەستەکا بەوەی کە زانایەکی دانا و بەتوانایە لەبەرەوە ئەمرەکە مزگەوتێکی بۆ دروست بکەن لە کۆیە و مەدرسەیەکیش بەلاوە دروست بکەن و هەتا لە تەمەنا بوو مامۆستای گەورە لەوێ دەرسی وتۆتەوە و زانست و زانیاری بڵاو کردوتەوە لەگەڵ باقیتری ئەرکەکانی تری پێشنوێژی و وەعز و نسیحەت و ڕێنمێنی موسڵمانان. لەلایەکی ترەوە عەبدوڕەحمان پاشای بابان زۆر گرنگی داوە بە بواری بیناسازی. ئەگەر ئیبراهیم پاشای بابان شاری سلێمانی دروست کردبێ عەبدوڕەحمان پاشای بابان چەندین مزگەوت و گەڕەکی دروست کردو لە شاری سلێمانیدا. ڕەنگە یەکێک لە گرنگترین ئەو گەڕەکانە کە لە سلێمانیا دروست کرابێ ئەتوانم بڵێم گەڕەکانی سابونکەران و لەو دیوە بگەڕێتەوە بۆ گەڕێکی سەرکارێز و بۆ ناوچەکانی ترن. مثلەن یەکێک لە مزگەوتە بەناوبانگەکان کە ئێستا ناوی مزگەوتی سید حەسەنە لە عەبدوڕەحمان پاشای بابانەوە دروست کراوە. مزگەوتی شێخ بابە عەلی کە یەکێکە
یەکێکە لە مزگەوتەکانی تر لای مزگەوتی لای نزیکی قاوەخانەی سەرچیمەن و لەو ئەو مەڵتیقەی سەرکارێز کە دیسانەوانێ بەناوی عەبدوڕەحمان پاشای بابانەوە ئەو خۆی دروستی کردو ئەو مزگەوتە تەنانەت ئاماژە بۆ وەکێکە یەکێک بۆ لە ئەو کەسایەتیانەی کە لەو مزگەوتانەدا بۆ خۆشی حتا تدریسی کردووە هێندە لە ئاستی زانستیا بەرز بۆ تەنانەت باز لە پێشنوێشکردنیشی ئەکرێت ئەمە گرنگە ئەمە بزانین کە یەکێک لە میرانی بابان بۆ خۆی هەم میر بووە هەم لایانی سیاسی هەبووە و یەکێک لە میرانی کورد کە بۆ خۆشی پێشنوێژی مزگەوتی بوو بێ. ئەم میرە بەهێزە ناو ناوبانگی دەکاتە دەرەوەی قەڵەمڕەوی بابان و بە هەموو ناوچەکانی عوسمانی و قاجاریدا شۆڕەتی بڵاو دەبێتەوە. بەدەر لەمەش باسوخواسی عەبدوڕەحمان پاشای بابان دەچێتە دووتوێی کتێبەکانی نووسەرانی کورد و ناکوردیشەوە. ئەمین زەکی بەک بۆ خۆی ئەم شایەتی بۆەداکە بە نەس هێناوێتی لە کتێبەکە ئەڵێ عەبدوڕەحمان پاشای بابان کەسایەتیەکی زۆر دیندار و وەزانا بووە لە علومە شەرعیەکاندا و بۆ خۆشەویستی خەڵکانی زانا و شەرعزانمە و زۆر گرنگیشی بە بواری شەریعەت داوە. ئەمە قسەی ئەمین زەکی بەگەم بۆیە ئەمە یەکێکە لەوانەی کە ئێمە توانین بڵێن گرنگی باسکەین. تەمان ناوبانگی عەبدوڕەحمان پاشای بابان زۆر ڕۆیشتووە دەتوانین بڵین لە زۆر شوێندا ئەم ناوبانگەی ڕۆشتووە. عەبدوڕەحمان پاشا جێگای سەرنجی جگە لەم ئەمانوڵڵاخانی ئەردەڵان جێگای سەرنجی فەتح عەلیشای قاجار بۆ کاتێک لە تاران سەردانی تاران دەکات. عەبدوڕەحمان پاشا بابان یەکێک لە ئەو کاتانێک کە دوور دەخرێتەوە لە دەسەڵات لا دەبرێت کە لە تاران سەردانی فەتح عەلیشای قاجار دەکات. یعنی ئەوەندە تووشی سەرسوورمان دەبێت لە هەیبەت و کەسایەتی و لە شێوازی سیاست و دیبلۆماسیەتی ئەو پیاوە کە پێشتر ناوبانجی عەبدوڕەحمان پاشا بیستوە. بۆیە فەرمان دەکات لە کاخی نیگارستان لە تاران وێنەی عەبدوڕەحمان پاشا فەرمان بە دەستنووس و وێنەکێشەکانی دەکات. وێنەی عەبدوڕەحمان پاشای بابان لەگەڵ کەسایەتی و فەرماندە سەربازی و ئەو پاشانەی کە هەم پاشا بوون بەک بوون میر بوون کەسایەتە دیارەکانی ئێران وێنەی عەبدوڕەحمان پاشاش لە پاڵ وێنەیوان ئەوان لە کاخی نیگارستان کێشراوەتەوە. یعنی ئەو وێنەی کە ئێستا ئێمە لەبەر دەستمانە لە بەرگی کتێبەکان بڵاو دەبێتەوە زانکۆی سلێمانی شوێنێکی ئۆرجیناڵی دەستکەوت. ئەو وێنە هەمان ئەو وێنەیە کە کاتی خۆی بە فەرمانی فەتح عەلیشای قاجار لە کاخی نیگارستان لە تاران وێنەی کێشراوە. یعنی ئەمە خۆی دەلالەتی ئەوەیە عەبدوڕەحمان پاشا کەساتێکی زۆر بەهێزی بووە تا شای قاجار بەو هەموو دەسەڵات و هینەی ئەو کاتەوە ینی تووشی سەرسوورمان بووە لە ناوبانگی لە کەسایەتی لە هێز و توانای عەبدوڕەحمان پاشا. عەبدوڕەحمان پاشا جگەلەوە لە بە تایبەت ڕیز باس لەوە دەکات. ئەمە ڕیز سەرچاوەیەکی مەوسوقی باوەڕپێکراوە لە شەڕی گوندی گوێزە کوێرە ساڵی 1806 ئەوەی کە پێشتر باسم کردوتم فەرماندە سەربازەکەی والی بەغدا سلێمان بەک بەدیل دەگرێت. ڕیز ئەوەی کە بۆیان جێڕاوەتەوە دەماودەم ئەو کاتە 1920 سلێمانی سەردەمی محمود پاشای کوڕی عەبدوڕەحمان پاشا بۆیان جێڕاوەتەوە لە ماوەی 10 خولەکدا. یعنی تۆ بتانی هێزێکی سەربازی لە ماوەی 10 خولەکدا بشکێنی لە گوندی گوێزە کوێرەی نزیکی مەریوان و سەقزە ئەو گوندە نزیکی ئەو ناوچەی زرێبار و دەریاچەی زرێبار لە 10 خولەکدا توانیوێتی هێزی سەربازی والی بەغدا بشکێنێ و سلێمان بەگیش بەدیل بکرێت. دواتر سلێمان بەگ دەینێرن بۆ تاران دوای 6 مانگ زیندانی جارێککە لەگەڵ وەفدێک دەنرێتەوە بۆ بەغدا و ئازاد دەکرێت. ینی ئەمە هێز و توانای عەبدوڕەحمان پاشا بووە کە جیای دەکاتەوە لە میرەکانی تر. هێندەمان بیر نەچێ کە باسی لایانی بیناسازیمان کرد بۆ میرنشینی بابان لە ڕاستیدا دروستکردنی مزگەوت لە سەردەمی بابانەکاندا مزگەوت لە سنووری با بڵین شارەکان نبووە. یعنی کە لە مزگەوتێکی دروست کردووە لە ناوچەیەکی چۆڵەوانی مزگەوت دروست کراوە عادەتەن بۆ ئەوەی چواردەوری ئەو شوێنە ئاوادان بکرێتەوەوانێ. ئەمیش کاتێک کە مزگەوتێکی بردوتە مەسەن گەڕێکی ساموکرانی ئەمڕۆ یان مزگەوتێکی برۆتە ئەولاترەوانی لە ناوچەکانی لای قاوەخانی سەرچیمەن و سەرکارێز و ئەم مەنتیقانە بۆ کە شار فراوان بکە. شار فراوانتر بکە لەوەی کە هەبووە و زیاتر خەڵکی بە ڕووی ئەو شوێنێدا بکرێتەوانێ. جگە لەوە ئەوەشمان بیر نەچێت کە عەبدوڕەحمان پاشای بابان شورای بازیانی دروست کردووە. شورای تەنگەبەری بازیان ئەو شورایی کە هەبووە بۆ دیفاع و بۆ پارێزگاریکردن لە هەر هەڵمەتێکە بێتە ناو شاری سلێمانیوانێ ئەو دروستکەری ئەو شورایە بووە و هەوڵی داوە کە زیاتر ئەو لەوایە پارێزگاری بکات. تەنانەت باز لەوە کرێ کە باوڵین کەرەستەکانی سەربازیشی لەوێدانەوەیشی لەوانە تۆپ بووە کە بۆ ئەو کاتە شتێکی زۆر بووە کە کەسێکی وەکو عەبدوڕەحمان پاشای بابان بۆ خۆی لەوێدا دروستی کردەوە و دایناوە. هەر ئەمەش بووە وای کردووە کە مەملەکەت و میرنشینەکەی پارێزراو بکە. یعنی عەبدوڕەحمان پاشا ئێستا وەقفنامەیەکم لایە
ئەگەر بڵێن سەیرێکی بکەین ئەو وەقفنامەیە عەبدوڕەحمان پاشا کە وەکو عەرزم کردی کە دەستخەت و ئەوە وەقفنامەکەیە نوسخەیەکە لە صحیحی بوخاری یەکێک لە زانایان لە سەردەمی عەبدوڕەحمان پاشایە چووە کتێب بێنێتەوە ئەم نوسخە نادرایان نەداوەتێ تێکڕای صحیحی بوخاری دانیشتووە نووسیوێتەوە هێناوێتەوە دواتر عەبدوڕەحمان پاشاش بۆ خۆی کە بۆیان هێناوەتەوە جا زڕکەفت کراوە بۆ چەند جوان بۆ ئەوانە دڵی پێیدا نەچووە داگیری بکە یەکسەر وەقفی کردووە بۆ بنەماڵەی جەلیزادەی ئێستا کە باسمان کرد وە لە دوای ئەویش بۆ زانایانی کوردستان بۆ زانایانی ناحیەی کوردستان جا ئەڵێ ناحیەی کوردستان ئەو سەردەمە لە مووسڵەوە بۆ بەغا لە بەغاوە بۆ سنە و مەریوان بێگومان مکوریانیشی لەگەڵایە واتە ئەو سەردەمە دەسەڵاتی عەبدوڕەحمان پاشا یا دەسەڵاتی میرانی بابان ئەو دەڤەرە زۆرەی گرتووەتەوە بێجگەلەوە وەکوتم عەبدوڕەحمان پاشا چونکە زۆر زاناکانی خۆشویستووە خۆشویستنی زاناکانیش لەبەر خاتری زانستەکە بووە زاناکانیش ئەویان خۆشویستووە بەنمونە ئەم مامۆستا بەرزە کە زانایەکی بەتوانا بووە لە علمی فەلەکە ئەم تەقویمەی داناوە لە هەموو بۆ عەبدوڕەحمان پاشا دایناوە لە هەموو هینەکانان نووسراوە مظهر فەیض مؤبد عالیجا عەبدوڕەحمان پادشا یا لە بری عالیجا جاری وایە نووسراوەش شاهی مەردان عەبدوڕەحمان پادشا ئەمە ئەگەر خۆشەویستی لە بینی پادشا و لە بینی مامۆستاکانە نەبووایە مەجبور نەبوون ئەو کارە بکەن خۆیان مەشغوڵکەن بۆەوەی کە تەقویمێکی لەو وێنە دروستکەن و بەو عەزەمەتەشەوە تەقدیمی بکەن بە عەبدوڕەحمان پاشا وهل لەسەردەمی ئەو حرەکەتێکی گەورە لە شعر و لە ئەدەبیات پەرەی سند بەوەی کە ئەساسێک بۆ زمانی کوردی کە لە هەزەی سۆرانی بوو لە سەردەستی نالی و سالم و کوردی و شاعیرە گەورەکان هەموو ئەمانە لە سەردەمی عەبدوڕەحمان پاشای بابانەوە گەشەیان کردووە هەروە ئاگاداری ئەوە بین کە تەریقەتی گەورەی نەقشبەندی کە لە مەندیقەی سلێمانیەوە لە سەردەستی مەولانە خالیدی نەقشبەندیەوە کە ڕۆی دەتوانم بڵێم نە کوردستان لە وڵاتی شام و بەغدا و کاریگەری گەورەی لەسەر ئاستی ناوچەکەدا هەبووە هەر لە سەردەمی ئەوە بووە لە سەردەمی ئەو شەخ مەحروفی نەوەدەهی وەکو پیاوێکی بەهێز ڕێبەری تەریقەتی قادری کە دەتوانم بڵێم لووتکەی بەهێزی تەریقەتی قادری لە سەردەستی ئەم پیاوە گەورەدا بووە لە سەردەستی عەبدوڕەحمان پاشای بابان بووە و لە سەردەستی عەبدوڕەحمان پاشای بابان گۆڕانکاری گەورە و بەهێز کراوە بۆیە عەبدوڕەحمان پاشای بابان بە یەکێک لە میرە هەرە بەهێزەکانی میرنشینی بابان دەژمێردرێ و یەکێکە لە میرە هەر بەهێزەکانی میرنشینە کوردیەکان بەڕاستی بۆیە زۆر لە کتێبەکان مەسەرەن حوسێن نازم لە کتێبەکەیدا الئیمارە البابانیە واروەها سعد بەشیر ئەسکەندەر لە کتابی بابری نظام الئیماراتی لە کتێبەکانی محەممەد ئەمین زەکیباک حوسێن عوزنی موکریانی لە ڕۆژهەڵات ناسەکان لە ئەدمۆس لە ساڵی هەزار لە تقریبن لە بیستەکانەوە کە دەبێتە حاکمی سیاسی لە ئێرە لە ناوچەکەدا دەڵێ ئێمە ئێستا 70 ساڵ بەسەر ڕوخانی میرنشینی بابان دەدێتە پەڕێ بەڵام هەتاکو ێسەر لە مەنتیقەی سلێمانی وەکو ڕۆژانی زیێڕین سەیری ئەو ڕۆژە دەکەن واتە وەکو ڕۆژانی سربەخۆیی و ئیستەقلالیەت سەیری ئەو ڕۆژگارە دەکەن کە میرنشینی بابان هەبووە بە تەکید کە دەڵێن وەکو ڕۆژگاری زیێڕین سەیری دەکەن وەکو ڕۆژگاری عەبدوڕەحمان پاشای بابانە چکە لە دوای عەبدوڕەحمان پاشای بابان دەبینی جارێک کە هێوا شیار میرنشینی بابان بەرەو لە هەوازی چوو کەواتە دەتوانین بڵێن عەبدوڕەحمان پاشای بابان لە دوامیری بەهێزی میرنشینی بابان بووە ململانەی زۆری ناوخۆی و دەرەکی ئەم میرە مەزنەیان ماندوو کرد و نەیان هێشتووە خولیاکانی سەری بگوازێتەوە بۆ سەرزەمینی واقع چەند جار کرایە میر و هێرشی گەورەی لە ویلایەتی بەغداوە کرایە سەر و نەیارانی لەمپەری زۆریان خستە بەردەمی هەر بەو هەموو غەم و خولیا بەرزانەی هەیبوو سەری نایەوە دوای ئەوەی کە ئەم سلێمان پاشا هەندێک سەرڕۆیی و گرفت دروست دەکات و سوڵتانی عوسمانی لە ئەستەمبوڵ گومانیان بۆ دروست دەبێت لە دەسەڵات و کە بە گومانی ئەوەی سربەخۆی لە بەغدا ویلایەتی بەغدا سربەخۆی ڕاگەیەنێت و گوێ بە فەرمانەکانی والی سوڵتان نەدەن سوڵتانی ئەستەمبوڵ ئەمە هێزێکی زۆر دەنێرێ بۆ بەغدا پاڵپشت بە هێزی بابانیەکان
خودی ئەو ڕەحمان پاشاش بەشداری لەم شەڕی بەغدا دەکا سلێمان پاشای بچووک بەناوبانگا سلێمان پاشای بچووک دەکوژرێت لە دەسەڵات لا دەبرێت ئەو ڕەحمان پاشا دەور و کاریگەری زۆر بۆ لەو شەڕەدا لە بەغدا ماوەی چەند مانگێک لە بەغدا ماوەتەوە وەکو دەڵێن بکوژ و ببڕ خۆی بووە لە بەغدا ینی تقریبان بەرە ناڕاستە و خۆ فەرمان ڕەوایی بەغدای کردو چکە ئەو کاتە خۆی پێشنیاری بۆ خالد نوێنەری سوڵتانی عوسمانی کە حالت ئەفەندی پێدەڵیان خالید ئەفەندی خۆی پێشنیاری یەکێکی بۆ دەکات کە ببێتە والی بەغدا هەندێک سەرچاوە قسە لەوە دەکەن کە ئەو ڕەحمان پاشا داوا لە ئەو ڕەحمان پاشا کرابێت خالید ئەفەندی داوای لێکرد بێت ببێت بە والی بەغدا ئەو ڕەحمان پاشا لە وەڵامدا بڵێ من قومێک لە ئاوی بەفراوی کوردستان بە هەموو تاج و تەختی بەغدا ناگۆڕمەوە لە بەرەوەی من دوور بکەمەوە بنەماڵی بابان و منیشی بابان کۆتایی پێدێ بەڵام لە بەرامبەردا نووسەر و مێژوو نووسە غەیرە کوردەکان قسەیشی تر دەکەن دەڵێن نەخێر ئەو ڕەحمان پاشا خۆی داوای کردووە خۆی بە نووسراوێک داوای کردووە و خالید ئەفەندی نووسراوەکەی بەرز کردوێتەوە بەلای سوڵتان بۆ ئەستەمبول و لە ئەستەمبول ئەو نووسراوە و داواکاری ئەو ڕەحمان پاشا بیندراوە بەڵام خالید پاشا خۆی لە ژێرەوە نووسیوێتی لەبەر ئەوەی بابانیەکان میرەکانی بابان هەر ڕۆژێک سەر بە قازارەکان و ینی سیاسەتیان جێگیر نییە وەکو ڕێئی خۆی پێی باش نییە کە والێتی بەغدا بدرێ بە ڕەحمان پاشا ئەمە بابەتێکیکەیە بەڵام ئەوەی کە هەموو مێژوو نووسان کۆکن مێژوو باسی دەکات پێشنیار دەکات عەبدوڵڵا بەگی تووتنچی دەبێت بە والی بەغدا لەسەر پێشنیاری ئەو ڕەحمان پاشا جیانبینی ڕەحمان پاشای بابان ڕەحمان پاشای بابان زۆربەی مێژوو نووسان و مستەرشیرەخەکان و ڕۆژهەڵات ناسان ئەوانی کە لە بیداەتی بیستەکان هاتوون ڕیسکە لە 1920 هاتووە لە سلێمانی ماوەتەوە ماوەیەک و بە درێژی هەمویان لەسەر ئەوە کۆکن کە ئەو ڕەحمان پاشای بابان خولیایەکی سربەخۆیی هەبووە یعنی تو حساب بکە کە سەرەی خولیایەکی سربەخۆیی هەبووە واتە لە سەردەمی ئەو ڕەحمان پاشای بابان میرنشینی بابان هەتاوەکو نزیک بە هەولێر و کەرکووک و کۆیە و هەروە لە ڕۆژهەڵات گەیوەتە ناوچەی سنە لە باکوور گەیوەشتە ناوچەی موکریان و پشدەر لە باشوور گەیوەتە ناوچەکانی ئێستای جەلەولا واتە تا نزیک بە خدایەت چووە وارووا ڕەحمان پاشای بابان لە پێناو ئەم سەربەخۆیی و پاراستنەکەی مناوەراتی زۆری کردووە لە بینی ئێران و لە بینی دەوڵەتی عوسمانی ئەمە لە کاتێکدا ئەگەر تێبینیمان کردوێ والی بەغدا پشتیوانی لێ کردو بۆی بێ بە میری میرنشینی بابان لەبەرەوەی ئەم ناوچەیە بەشێک بۆ لە ژێر دەسەڵاتی با بڵێن تابعی دەوڵەتی عوسمانی بۆ لە ڕووی نفوزەوە بەڵام دەبینن لەو کاتەدا کە دەسەڵاتی هەبووە زۆر حسابی بۆ والی نەکردووە و لەو کاتەدا کە با بڵێن پاشای قاجار ویستوتی پشتیوانی لێ بکە بەرامبەر بە والی و هاوکاری کردووە بەڵام لەو کاتیدا کە خۆی بەهێز کردوتەوە بە ئاسانی نەبووە تابع و نەبووە پاشکۆی سوڵتانی قاجاریەکان لە ڕووی ئاسی ناوخۆییەوە ئەگەر بێت و تۆ بگەڕینەوە سەر ئەو مؤسسات دەوڵەی کە دەوڵەتان ڕاستە ئێمە ئەو سەرچاوانەی کە باز لە تەشکیلەی دەوڵەتداری دەکەن لە سەردەمی سولێمان لە سەردەمی ڕەحمان پاشا بە وردەکاری نیمانە بەڵام هەموو 11 ساڵێک لە دوای کە ڕیچ هاتووە دەبینن باسی مؤسساتی دەوڵەتی میرنشینی بابان دەکا بە هەموو مواسەفاتەکانیەوە ئەمە بەرپرسی بەشی خەیالە و هێز و پۆلیس و ئاسایشە ئەمە بەشی خەزنەدار و بواری داراییە ئەمە بەشی بازرگان و توزارەتە ئەو بەشی ئەمنیەتە ئەو بەشی دەفتەردار و کاروباری سەقافیە دەبینن میرنشینی بابان خاوەنی مؤسسەیەکی ئیداری بەهێز بووە وەروە مامەڵەکردنی لەگەڵ هۆزەکان دەبینێت کە تۆ تبین کە ڕەحمان پاشای بابان لەگەڵ ئەوەدا کە تووشی کۆمەڵە ژێرگرفتی ناوخۆیی بوو بەڵام بە بەردەوامی پەیوەندی لەگەڵ هەموو هۆزەکاندا پەیوەندێکی زۆر تەبایی بووە و هۆزەکان پشتیوانیان لێ کردووە بۆ پارێزگاریکردنی میرنشینەکەی تو ئەگە هەر شعرەکەی عەلی بەردەشانی ئەگەر سیرکەی ویداعەکەی سالم سیرکەی واتە شعرەکەی شەغرەتای تاڵەبانی ئەگەر بخوێنینەوە هەموو ئەمانە ئەوە دەستەلمێنن کە لە سەردەمی ئەو ڕەحمان پاشای بابان و لەو قۆناغەدا تموحێکی گەورەی سربەخۆیی هەبووە و بە ناوچوونی میرنشینی بابان کە بەشێکی ئەم با بڵێن ئەم زۆرێک لە غەمباری و لاوانەوە بۆ میرنشینی بابان هێرە لای شاعیرەکان بەشێکی زۆری دەگەڕێتەوە بۆ ئەو قۆناغ بەهێزەی کە لە سەردەمی ئەو ڕەحمان پاشای باباندا هەبووە بەشێکی زۆری دەگەڕێتەوە بۆ ئەم گەشە سەندنە باری سەقافی کە لە سەردەمی ئەو ڕەحمان پاشای باباندا هەبووە ڕەنگە زیادەڕەوی نەبێ کە بڵێم نەسیجی کارکردنی میرانی بابان یا هەڵسوکەوتیان لەگەڵ زانایان و لەگەڵ شێخانە لە وێنەی هەڵسوکەوتی
سەلاحدینی ئەیوبیا بووەکەوت چەند ڕێزی لەو قازی و مفتی و گەورە زانایانەگرت ئەوانش ئەوەندە ڕێزیان لە زانا گەورەکان گرتووە بە نمونەی شێخ مەعروفی نۆدێ و بە نمونەی مەولانە خالید کە میرەکان لە بینی خۆیان شتێکیان نەبوو ئەچوون لای مەولانە خالید سوێندیانە خوارد بە حزوری مەولانە خالید کە ئێمە لەسەر ئەم شتە ڕێک کەوتینی تر خەیانەت بە یەکتر نەکەین. پاشتەمەنێکی پڕسەروەری و هاوکات چەرمەسەری پاش زیاتر لە 20 ساڵ حکومڕانی ڕۆژی حەفدەی ڕەبیع الثانی 1228 کۆچی کە بەرامبەر بە 19 نیسانی 1813 زاینی شەربەتی مەرگی نۆشی و بۆ دوجار چاوەکانی لێک ناو ماڵاوایی لە شاری سلێمانی و میرنشینی بابان کرد و مەلیگیانی بەرەو لای پەروەردگار دای لە شەقەی باڵ. ئەوڕەحمان پاشای بابان دیارە تەمەنێکی پڕ لە چەرمەسەری و هەم سەروەری کە بەڕاستی تا ژیاننامەکەی نەخوێنەوە مێژوو نەخوێنەوە نازانێت کە ئەمە چەند میرێکی بەتوانە چەند نیشتیمان پەروەر هەمیشە هەستی کوردایەتی سربەخۆی میرنشینی بابانی لە ئەندێشەیدا بووە هەوڵی داوە سنووری دەسەڵاتەکەی فراوان کردووە دوای ئەم هەموو ناکۆکی و ململانێ و لەگەڵ ئامۆزاکانی لەگەڵ ئامۆزازاکانی لەگەڵ نزیکەکانی خۆی لە ناو خۆی بنەماڵی باباندا ئەم هەموو ناکۆکی قاجاری و عوسمانی والیەکانی بەغدا ساڵی 1913 کۆچی دوایی دەکا بەڵام لێرەدا لەسەر ڕۆژ و ساڵەکە تقریبەن هەموو مێژونووسان هاوڕانین لەسەری بەڕێز حەمە باقی و کۆچکردو نەوشورا مستەفا ڕۆژی 1913 داناوە. من لە ئامادەکردنەوەی کتێبەکەم بۆ چاپی دووەم کتێبی ئەوڕەحمان پاشای بابان پشبەست بە چەند دەستنووسێک هەم دەستنووسەکەی مەلا عومەری ڕەنزوری شاڵەبەگی بۆ ساڵی فەرمانڕەواییەکەی هەم دەستنووسێکی تر کە کاتی خۆی مەلا محەممەدی قەڵاچوالان کە نووسری بابانیەکان بووە. مەلا محەممەد چەند سەرقەڵەمێکی نووسیوە بە نمونە کۆچی دوای ئەوڕەحمان پاشای نووسیوە و ڕۆژی فەرمانڕەوایی محمود پاشای کوڕی نووسیوە. ئەمە پشبەست بەو دەستنووسە کە کاتی خۆی لە گۆڤاری ڕۆژی نوێ بڵاو بۆتەوە هەم کاک حەمە باقی و کاک نەوشیروانیش لەو دەستنووسە بەروارەکان وەرگتووە ڕێکەوتەکان وەرگتووە مێژوەکەی بەڵام کاتێک کە ساڵە ڕۆژ و مانگ و ساڵە کۆچیەکە بەراوردی دەکەی لەگەڵ زاینەکەت بە هەڵەدا چوون تقریبان 38 ڕۆژێک بە هەڵەدا چوون. من ئێستا لەبەر ئەوەی تەکنەلۆژیا پێشکەوتووە و بە لینکی زۆربەی سایت و ئەم بابەتە ئەلیکترۆنیانە لەبەردەستا من بە شێوازێکی ئەلیکترۆنی ڕۆژ و مانگ و ساڵە کۆچیەکەیم کردووە بەزایانی کە دەکاتە 19 نەک 2 یعنی مەبەست لە بەوردی ینی بەڕاستی بە دروستی ڕۆژ و مانگ و ساڵی کۆچی دوایی ئەوڕەحمان پاشای بابان سعات 5 بەڵام تا ئێستا ڕوون نەکراوەتەوە ئایا 5 ئێوارەیان 5 بەرەبەیانە سعات 5 ڕۆژی یەکشەممە بە ساڵە زاینەکەی 19/4/1913 کۆچی دوایی کردووە. ئەم بەڕێزانی تریش هەر دیارە لەو دەستنووسان وەرگتووە بەڵام وەکو باسم کرد لە کاتێک کە ساڵە کۆچیەکە دەکەی بەزایانی تۆزە هین دروست بووە بەڵام ئەوەی کە من بۆم ساغ بۆتەوە هەم پشبەست بەو دەستنووسە و بە دواتر ڕۆژی دواتر محمود پاشای کوڕی دەبێت بە میری بابان ینی ئەوە یەکلایی بۆتەوە کە ڕۆژی کۆچی دوایی ئەوڕەحمان پاشای بابان 19/4/1913 زاینی.